So here we are looking at the future of public transportation in Sulaymaniyah in Iraq. نوێترین سیستمی گواستنەوەی هاوڵاتیان لە شاری سلێمانی. سیستمێکی نوێی سەردەمیانە بۆ هێڵی گواستنەوە بە پاس لە شاری سلێمانی دەکەوێتە بواری جێبەجێکردنەوە. وا بڕیارە کۆتایی ئەم مانگە پرۆژەی هێڵی گواستنەوەی پاس لە شاری سلێمانی بە سیستمێکی نوێی سەردەمیانە و بە شێوەی تاقیکاری بکەوێتە بواری جێبەجێکردنەوە. بە ڕەزامەندی و چاودێری قوبات تاالبانی جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە پێناو خزمەتکردنی هاوڵاتیانی شاری سلێمانی. کۆمپانیایەکی ناوخۆی و کۆمپانیایەکی فینلەندی بە ئاگاداری و ڕەزامەندی دەستگا پەیوەندیدارەکان ڕێککەوتون کە هێڵی خێرایی گواستنەوەی پاس بۆ هاوڵاتیانی شاری سلێمانی بە نوێترین سیستمی ئەوروپی جێبەجێ بکەن. بەمەش ئاسانکاریەکی زۆر دەکرێت بۆ هاتوچۆی هاوڵاتیانی شاری سلێمانی لە بواری گواستنەوەدا. ئێمە لێرەین بۆ ئەوەی بە شێوەیەکی ورد باسی ئەو ناوچەیە بکەین کە پرۆژەکەی تیادا دروست دەکرێت و هەوڵ دەدەین لە کۆتایی ئەم مانگەدا پرۆژەکە بخەینە بواری جێبەجێکردنەوە. ئێمە لێرەین بۆ ئەوەی باسی قۆناغی یەکەم بکەین کە لە زانکۆوە بۆ سنتەری شار دەست پێ دەکات. قۆناغەکانی داهاتوو تەواوی شارەکە بە یەکەوە دەبەستێتەوە. پرۆژەکە پێکهاتووە لە دابینکردنی چەند پاسێکی مۆدێرن و پێشکەوتوو کە هەموو خزمەتگوزارەکان لە خۆ دەگرێت و بە پێی کاتی دیاریکراو لەو وێزگانەی کە بۆی دادەنرێت هاوڵاتیان دەگوازێتەوە هەمان ئەو پاسانە ئێستا لە وڵاتی فنلەندا بە هەمان سیستەم بەکاردەهێنرێت بۆ گواستنەوەی هاوڵاتیان. ماوەی چەند مانگێکە تیمێکی فنلەندی سەرقاڵی جێبەجێکردنی ماستەر پلانێکن بۆ دیاریکردنی هێڵەکانی گواستنەوەی پاس و دیاریکردنی وێزگەکانی پاس لە شاری سلێمانی. ئێستا کارەکانیان تەواو کردووە و وا بڕیارە کۆتایی ئەم مانگە قۆناغی یەکەمی پرۆژەکە بکەوێتە بواری جێبەجێکردنەوە. بیرۆکەی دروستکردنی هێڵی پاسی زیرەک لە سلێمانی گرنگ و سەرنجڕاکێشە. بە شێوەیەک ڕەچاوی باری دارایی دەکات و هاوکاری ژینگێ و کوالیتیکی بەرزی هەیە و هەر 5 خولەک جارێک پاسێک دەگاتە وێزگەیەک و کوالیتیکی زۆر باشی لە گواستنەوە هەیە. لە قۆناغەکانی داهاتوشدا بۆ ناو سیتی سنتەر پلانەکە جێبەجێ دەکرێت. وەک هاوکاریەکیش بۆ خوێندکاران و مامۆستایان و فەرمانبەرانی زانکۆ لە قۆناغی یەکەمدا هێڵی خێرایی پاس بۆ زانکۆی سلێمانی تا سلێمانی پاڵاس دابین دەکرێت و لە وادەیەکی دیاریکراودا کە بە خشتەیەک لە وێزگەکاندا دەنرێت و بە نرخێکی دیاریکراو کە باری ئابووری هاوڵاتیانی هەرێم لە بەرچاو دەگیرێت هاتوچۆ بە خوێندکارانی زانکۆ دەکرێت. زۆر باشە. ئێمە لێرەین بۆ تاوتوێکردن و دانانی پلان بۆ باشکردنی گواستنەوەی گشتی لە سلێمانی و هەروەها سەرقاڵی جێبەجێکردن و تاقیکردنەوەی دانانی هێڵێکی پێشکەوتووی پاسین بۆ شاری سلێمانی. کار لەسەرەوە دەکەین کە چۆن سەنتەری شارەکە بە زانکۆی سلێمانیەوە ببەستینەوە. بۆ ئەو مەبەستە چەند بژاردەیەکمان هەیە بۆیە تیشک دەخینە سەر قۆناغەکانی پرۆژەکە و چەند بیرۆکە و پلانێکمان بۆ جێبەجێکردنی داناوە. پاسەکان سیستمی فێنکەرەوە و گەرمی و هەموو خزمەتگوزارەکانیان تێدایە و بەپێی پلانێک کە لە وێزگەکانی پاسدا دەنرێت هاتوچۆ بە هاوڵاتیان دەکرێت. وێزگەی پاسەکانیش بە شێوەیەکی مۆدێرن دروست دەکرێت کە بە شاشەی ئەلیکترۆنی کاتی هاتن و ڕۆشتنی پاسەکانی لەسەر دەنووسرێت.